ئەکادیمیان و مامۆستایانی زانکۆڕای دەگەێنن ڕێگە چارە بۆ یەکلایکردنەوەی پرسی ناوچە جێنا کۆککان ئەنجامدانی دیالۆگێکی بنیادنەرە لە نێوان هەرێم و بەغدا. ئەگەر بڕیارە لە عێراقدا دەستورێکی هەمیشەیی هەیە دەکرێت و دەبێت لە ڕێگای دەستورەوە هەموو ئەو گرژی و ئاڵۆزیانەی کە لە نێوان حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە بەپێی ئەو دەستورە چارەسەر بکرێت. دیارترین مادەش لەو دەستورە مادەی 140 کە تایبەتە بە کەرکووک و ناوچە ناکۆکی لەسەرەکان. ئەم دەستورە چیمان پێ دەڵێت لە ڕووی یاساییەوە دەمانگەێنێتە ئەو باوەڕێی کە ئەگەر هەر دەسەڵاتێک لە حکوومەتی مرکزیدا پەیڕەو بکرێت و هەن هەر دەسەڵاتێک لە حکوومەتی هەرێمی کوردستاندا پەیڕەو بکرێت هەتاوەکو ئەو مادەیە مابێت لە دەستوردا هیچ لایەکیان ناتوانن لە ڕێی هێزەوە هەیمنەی خۆیان بەسەر ئەو ناوچانەدا پەیڕەو بکەن. لە کاتی ئێستا کە هەموو ناوچانی کە لە دەستیش درراوە دیسانەوە ئێمە توانین بگەڕێنەوە بۆ خاڵی یەکەم کە ڕێگا چارەکان دیسانەوە لە ناوخۆوە دەست پێ بکەین بەوەی کەوە یەک خستنێک ڕووبدا لە وڵاتە لە کوردستانە لە نێوان هەموو حزبەکانە و سەروەری یاسا بگەڕێتەوە هێزەکانی پێشمەرگای یەک بخرێ ئەمانە هەموو ڕێگا چارانن کە پێویستەکە بنیاد بنرێ دوای ئەوە ئێمە دەستکەینە دانووسان لەگەڵ حکوومەتی عێراقیە و بە دڵنیایەوە ئەگەر ئێمە لە یەخستنی هێزەکان و سەروەری یاسای سەرکەوتوو بووین لە ناوخۆیە بە دڵنیایەوە هەموو ناوچانە کە کوردستانین و ئێستا لە دەست هێزەکانی حەژی شابیان بە دڵنیایەوە گەڕێتەوە ئەگەر بە دانووسانیش بێ بە بێ شەڕیش ئێمە ئەتوانین ئەوانە بە یەک پاکێج بە یەک دەست بە یەکگرتووی بگەڕێنێنەوە بۆ باوەشی کوردستان. گرنگە هەرێم لە مەولا زۆر جەخت کاتەوە لەوەی کە ئەبێت دەستورۆک و خۆی جێبەجێ بکرێ بە تایبەتی مادەی 140 چونکە کە بەغدا هاتۆتە کەرکووک و هاتە ئەو منتیقانەی کە پێی ئەڵێن ناوچەی کێشە لەسەر مەهامێکی هەیە خۆت کارتێکی زۆر بە قوتی بەدەستەوەیە ئەویش ناوی دەستورە. بەم کارتە وای کردووە کە سەرنجی دنیاشی بۆ لای خۆی ڕاکێشاوە و هەروەها دووبارە نەکردنەوەی ئەو هەڵانەی کە ئێمە لە ڕابردووە کردومانە و هەروەها ناردنی وەفدی مفاوز بۆ بەغدا لەسەر ئەساسێکی منطقی نەک بە میزاجی شەخص ئەندامەکانی دیاری بکرێت و تەوەرەکان دیاری بکرێت نەک بە میزاجی حیزبی نەک بە مەساڵحی حیزبی بەڵکو بە مەساڵحێکی نیشتمانی و نەتەوەیی. سەرۆکی ئۆفیسی کەرکووکی لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 ڕای ئەلتەرناتیڤ بۆ سەرەسەری مەسەلەی ناوچە جێنا کۆککان گەڕانەوەی بۆ دەستور و مادەی 140 پێویستەکە ئێمە بگەڕێنەوە بۆ مادەی 140 بۆ جێبەجێکردنی هەنگاوەکانی مادەی 140 و ئەمە منطقەیەکە پێوترێ منطقەی ناکۆک و ئەو منطقەی ناکۆک ئەوەیە کە بە هەردوو لە ئەبێت چارەسەر بکرێ و وجودی هەردوو لا زەڕورە بۆیە پێویستەکە کە بە زووترین کات هەردوو لا دانیشتن بکەن لە ڕێگا چارەیەکی باشتر و گونجاوتر بدۆزنەوە کە چۆن بتوانن ئەم ناوچانە بە هەردوو لا کۆنتترۆلکەن و کێشەکانیان چارەسەر بکەن لەبەرەوە ئەبێ هەر بگەڕێنەوە بۆ دەستور مادەی 140 باشترین ڕێگا چارەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەم ناوچانە. بەپی دوایین لێدوانی فەرمی لێپرسەوانی بەڵای هەرێم و بەغدا هەردوو لا خوازیارن دەستور بکرێتە بنچینە بۆ یەکلایکردنەوەی پرسی ناوچە جێنا کۆککان بەڵام تا ئێستا هیچ لایەکیان دەست پێشخەر نەبوونە بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکان. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن ئاساییکردنەوەی دۆخی دوای 16 ئۆکتۆبەر لە ناوچە جێنا کۆککان پێویستی بە دیالۆگێکی جدیانی نێوان هەرێم و بەغدا هەیە و لە قۆناغی ئێستادا و دیالۆگە لەسەر ئەرزی واقع بەدی ناکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.